دوای بڕیار و یەکلاییبوونەوەی بەشداریکردنی کورد لە ئازادکردنەوەی شاری مووسڵ لە دەست چەکدارانی دەوڵەتی ئیسلامی خەڵکی شاری سلەیمانی ڕای جیاوازیان هەیە بۆ بەشداری کورد لەو شەڕا بەشێک لە خەڵکی پێیان باشە کورد بەشداری بکات. پێم باشە وەکو هاوڵاتیەک کورد بەشدار بێت چونکە داعش هێزێکی زۆر خەتەرناکە نەک لە پارێزگایەکی عێراقا بگرە ئەگەر لە سووریاشا بێ کورد بەشدارکە چونکە هێزێکی زۆر ترسیناکە بۆ چواردەوری بۆ ناوچەکە. حەزەکەم کورد بەشداری بکات لە شەڕی مووسڵە. بۆچی حەزەکەی؟ با داعش نەمێنێ. بەشێکی تریش پێیان باش نییە کورد لە شەڕی ئازادکردنەوەی مووسڵ بەشداری بکات و هەریەک لەوانەش پاساوی خۆیان. هیچ ڕازینێن پێشمەگە لە شەڕی مووسڵە بەشداری بکات. لەبەرەوەی ئێمە بەڕاستی خوێنێکی زۆری یاوە کورد لە پێشمەرگی خۆمان لەگەڵ داعشە ئەو شەڕی کە ئێستا ئەیکات پێشمەرگە بۆ کووردە. هەندێکیش سەرەڕای ئەوەی پێیان باشە کورد بەشداری لە شەڕی ئازادکردنەوەی مووسڵ بکات بەڵام مەترسی ئایندیان لە دوای شەڕەکە هەیە. من واز دەکەم لە دوایە کێشە دروست دەبێت یعنی دوای ئەبێت کێشەی کورد و عارەب نانێ و کاتە کێشەی شەڕی پێشمەرگە و حەشتی شعبی ئەنجا دوایەوە ئێران تەداخولەکە ئێستا لەم کاتەوە تورکیاش تەداخولی ئەوەی کردووە ئای تورکیا شەڵم بەشداریەکەم لە گرتنەوەی مووسڵ. خەڵکێکیش هەیە سەرەڕای ئەوەی پێی باش نییە کورد بەشداری شەڕی مووسڵ بکات بە پێویستی دەزانێت لایەنە کوردیەکان سەرقاڵی دۆخی ناوخۆی کوردستان بن نەک دەرەوەی کوردستان. ئێمە خۆمان لە ناو خۆمانە خۆخۆری ساحەبی چەندە سەڵاتێکچن هەریەکە و ڕایەکی جیاوازی هەیە پێما بێگەر کورد کێشەکانی خۆی چارەسەر کە مووسڵ پەیوەندی بە کوردەوە نییە ئەوە گرنگترەوە لەوەی کە بچین خۆمان بە شەڕی لایەنیشکەوە مەشغۆڵکەنیان منتیقەیەکی تر. کاردانەوەی بڕیاری بەشداریکردنی هێزە کوردیەکان لە ئازادکردنەوەی شاری مووسڵدا وەک ئاڕاستەی ئەم شەقامە گشتێت و ئاڕاستەی جیاوازە لە ناو خەڵکی شاری سلەیمانیدا. ژیار محەممەد، دەنگی ئەمریکا، سلێمانی.